اینجا عزیزان ئەمەوێ بەشی دووهەمی لایڤەکەی پێشوم کە لە هەفتەی پێشووە باسم کرد لەسەر ئەمەش کۆمەڵێک قسە و باسان بۆ کرد هیوادارم کە بتوانم ئەم شەویش سوودتان پێ بگەین. لە لایڤی پێشووە واتە بەشی یەکەمی ئەم بابەتە باسی ئەوم کرد کە کەسانێک هەن خۆیان خزاندۆتە ناو خەڵک و بە ناوی ناڕازیەکان بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە کوچکی گەرمی دەسەڵاتی پارتی وێشێتین واتە یەک کەلتوریان هەیە سەر بە هەمان زلکاون شتێکی جیاواز لە پارتی وێشێتیان لە هەکبەکەیاندا نییە. بەشێک لەم ماتریالە لە پارتیەکان و وێچێتیەکان خراپترن و ئینسان ناتوانێت بە هیچ جۆرێک پشتیان پێ ببەستێ. بۆ لەبەرەوەی بە شوێن پارچە پارچە بوونەوەن دوو سێسێ وەکو باسم کرد سەدیان بە یەکا کردووە خەریکی دووکاندارین. باشە بە دووکانداری و بە دوو کەستێک کەس و ئەلم بابەتانە دەسەڵاتی پارتی وێچێتی ئاڵوگۆڕی بەسەرانایە. خۆ عزیزانی ئارام ئەحمەد بۆ ئەوەی ورتر پێتێتان بگێنم باسەکە ئەوە نییە کە ئەم کەسە کەمانە سەر بە پارتی بن یا سەر بە یەکێتی بن یا وەکو کادر و ئەندام بن لە پارتی وێچێتیە، بەڵکو خودی کێشەکە ئەوەیە ئەمانە هەمان عەقڵن هەمان فەرهەنگیان هەیە یەک پەروەردەن دوو دیوی یەک دراون کە ئەمە بەڕاستی کارە ساتەکەیە چونکە پارتی و یەکێتیەکە دەستەکەیان کەشفە بۆ هەموو لایەکمان و دژمانن و ئێمە لە بەرامبەر ئەوانە هەین بەڵام ئەمانە بە ناوی ئۆپۆزیسیۆن و بە ناوی بەرەی ناڕازیەوە لە کەلتورەکەی یەکێتی و پارتی چەپەڵترن و خۆشیان پێ ناڕازیە. لەسەر و ئەمەیشەوە بەشێک لەمانە ئەیانەوێ نەک ئەوەی بە شوێن گۆڕینەوەی دنیاوە بن هەر ئەوەیشە کە لەم ساڵانەیە خۆم سەدان و هەزاران کەسم ناسیوە دوجار زۆربەی زۆری ئەمانە ڕۆشنەوە باوەشی دەسەڵات بۆنەوە بە پیاوی پارتی وێچێتی یان لە شوێنەکە بەجێمان و بلیان شۆڕ کرد. ئەمانە زۆر جاران بە زاناییەوە بێ یا لە نەزانی و کاڵفامیەوە بێ کەوتونەتە خزمەتی دەسەڵاتی پارتی وێچێتی. گوێژ ناگرن لە خەڵکە عاقڵەکە تاوەکو تیان گەیەنێ کە ئەم کە سیاسەت بەڕاستی ئاوا ناکرێ. وەکو باسم کرد هەم ئەمەیشە پارتی وێچێتی هەر بلهۆڕترە بن هەر بەراسترە بن ئەمانەی ناویان لە خۆیان ناوە ناڕازی ئۆپۆزیسیۆن هیچ شتێکیان لێ سەوز نابێ ئەم بەرەی ئێمە لە حەقیقەتە. باشە من بیرەکەمەوە من پرسیارەکەم بۆچی ئێمە ناتوانین شتێ دروستکەین لە بەرامبەر پارتی وێچێتیە واتە من خەمێکی گەورەم هەیە لە حەقیقەتە بۆچی دەست بۆ هەر شتێک ئەبین ئەمانە پەلامارمان ئەدەن و ئەیانەوێ ئێمە هیچ نەکەین هەر ئاوا بمێنینەوە تەنها قسە بکەین و قسە بکەین و قسە بکەین. باشە کەسانێک بە تەواوی ئەم بەرەی ئۆپۆزیسیۆنیان ناشرین و بەڕاستی باسن وتم بۆچی نایشت وتی بە چۆن دروستیکەین بە کام ماتریالەوە ئەمە دروستکەین بە کام ماتریالە ئەجان ئاگام لێ ڕیپۆرت و شت ئەدەن گوێمێنێ ئەوە ئەو شارە هەر ئەبێ بەڕاستی وتی بە کام ماتریال ئەمە دروستکەین چونکە ڕۆژانە دەیان کەس ئەبینم هەمووی مشکلەی خۆی هەیە هیچ جیاوازیەکیان لەگەڵ پارتیەکان و یەکێتیەکانە نییە بەم ماتریالە بەڕاستی هێز دروست نابێت. باشە منیش بەڕاستی وەکو ئارام ئەحمەد هەمان کێشەم هەیە ئەمە بە جۆرێکە سەدان کەس پەیوەندیە بە منەوە ئەکەن کە پیاوی مەیدانەکەن و پیاوی خەبات و تێکۆشانن دەڵێن ئێمە لە ڕوومان نایە بشینە ناو مزاهرەتەکانەوە چونکە ئەم مزاهرەتانە بۆتە گاڵتەجار لەسەر کەسایەتی و شەخسیەتمان ئەکەوێ شەقامی ناڕازیەکان بە تەواوەتی ناشرین و دزێو بووە لە حەقیقەتە بۆیە ئەبێ ئێمە ئەمە پاکەینەوە لە واقع حتا ئەڵێن بوونەتە ڕێگر لە بەردەم خەڵکە جوان و خاوەن کەرامەت و خاوەن کەسایەتیەکان کە دژی ئەو دەسەڵاتن لە باشووری کوردستان هەیە. چۆن کەسەری پارتی وێچێتی هەڵەیتەوە ئەڵێ من هۆڵە و بۆگەنی لێیە هی ئەمانە لەوان بۆگەنتر و لەوان من هۆڵترە لە حەقیقەتە. پاشان هەندێک کەسی تر هەن عەزیزان نەخۆشی خۆدەرخستنیان هەیە نەخۆشی خۆ بە گەورەزانیان هەیە. من لایڤەکەی پێشوا باسم کرد بەڵام هەرگیز ئەمانە بەڕاستی بەوە ناگەن چونکە بۆ لەبەرەوەی کەسێکە بە سروشت قەزەم بێ گرگن بێ خەریکی سەرمەقولات بێ ناتوانن بەڕاستی بن بە شتێکی عەجیب و شتێکی غەرایب وەکو ئەو پشی لێیان لێت کە لە بەردەم ئاوێنەیە خۆیان لێ بووە بە شێر کە ئەمەش ناکرێت چونکە خۆشەویستانی من گەورەی ئینسان بە خاوەنی کەسایەتی بوونە بە دروستکردنی مێژووە بەبارە هەرە جوانەکەیە بەبوونی تربیەت و ئەخلاقە
بەڕازگۆیی و یەکڕوویە بە خوێندنەوە و خۆڕۆشنبیرکردن و جوانیە. بۆیە من نابێ کارەکانم لە یەکێتی و پارتیەکان بچێت. دەبێ من لەوان بە ئەخلاقتر و بە تەربیەتتر بم. دەبێ من دەستپاک و ڕاست و مێژ و جوان بم تا پیسەکانی ئەوان جوانتر دەرکەوێ بۆ خەڵک و بۆ مێژوو و جوانیەکانی خۆم، دڵسۆزیەکانی خۆم، ڕاستگۆییەکانی خۆم هەموو ئەمانە دەرخواردی کۆمەلگا بدەم کە من جیاوازم بەڕاستی لە فەرهەنگە سەخیفەکەی پارتی وێچێتی کە هەموو شتێکم وەکو ئەوان وابوو کەواتە من هەر ئەوانم بەڵام بە دیوی دوو هەما. ئەگەر دەسەڵاتشم گرتە دەست دەبمەوە بەو جەلادانەی ئەمڕۆ. سەیریکە یەکێتی و پارتی خۆشەویستان چونکە لە هین ئەچوون لە بەعسیەکان ئەچوون لە شاخە کە یەنە خوارەوە لە ڕاپەڕینا هەمان کەلتوری بەعس لە باشووری کوردستانە ئەبێتەوە بەدەسەڵاتدار. لە شاخە خوێن ڕێژ بووە، دەمپیس بووە، باش ئینسان کوش بووە کە یێتەوە شاخ و ئەبێ بەدەسەڵاتدار، ئەبێ بە بەعس، ئەبێ بە خوێن ڕێژ، ئەبێ بە تاوانکار لە حەقیقەتە. بۆیە ئەم بەناو ئۆپۆزیسیۆنیش کە ئێستا هەیە با بڵێن ئەگەر هەمان کەلتوری یەکێتی و پارتی بێ لە سبەینەیە ئەبنەوە بە هەمان یەکێتی و پارتی کەواتە ئێمە هیچمان نەکردووە. باشە من باسی شاسوارم کرد. وەرن عەزیزان ئێوە ئاسایش و پۆلیس و دژە تیرۆر و پاراستن و زانیاری و کۆماندۆ و چیوچی ئەوانە بدە بە شاسوار. باشە ئەگەر لەسەر ئیمۆجیەک، ئەگەر لەسەر نوکتەیەک، ئەگەر لەسەر قسەیەک ئەو شاسوارە خەڵکی هەڵنەواسی من ئارام محمود نەبوو. ئەگەر سەدان مەلەفی ئەخلاقی بۆ نەپێشایتەوە بۆ تیرۆرکردنت ئەوە من ئارام محمود نەبوو. باشە خۆ کاکە بە شاتە شات و کەفڕێدان و جوێندان و سینەرە دروستکردن و ئەوەی کە وەکو وایە بەڕووتی لەسەر ساجێکی گەرمدایان نابیت و هاوارکەی ئەم کۆمەلگایی ئێمە ناگۆڕێ کاکەژێ. وەکو لاوی پێشواوتم بە جوێندان بە ئارام محمود کۆمەلگا ناگۆڕێ، بە سوکایەتیکردن بە ئارام محمود کۆمەلگا ناگۆڕێ بەڕاستی. باشە من 30 ساڵی ڕەبەقە هیچ نەمە بە پارتیوێچێتی نەکەم. باشە ئەوەی لەلایەن تازە بە تازە دێن و جوێنەکان یەکێتی و پارتی ئەجوونەوە دژ بە من کێشەی منە کاکەژێ، وەکەی کێشەی منە. من لەو سەجادەیە کەسێک پێم بڵێ پیاونی بە خەیاڵمان نایە، کەسێک کە من بە پیاو نازانێ مافی خۆیەتی خۆمەشێکی عەجیب نییە خۆشەویستانی من. ئەبێ ئێمە لانیکەم کە لە ئەوروپان فێری ئەو بووبین خۆمە کۆمەلگای خێڵەکی نییە بڵێ تۆ چۆن بە پیاو نازانی بە پیاو نازانی کاکە زۆر ئاساییە بەڕاستی. ئەمە تووڕەبوونی نایە. ئەگەر کەسانێک پێیان وابێ بە جوێندان و بە سوکایەتی بە نمونە ئارام محمود نیگەرانەکەن، ئارام محمود نیگەران نابێ. 30 ساڵی جوێنم پێدرێ جا ئەگەر ئارام محمود لەبەر جوێن و سوکایەتی ڕاکە کەواتەوە ئارام محمود نییە کاکەژیان، ئەو ئارام محمود نییە، بەڕاستی ئارام محمود نییە. ئارام محمود لەبەر هیچ شتێکە هەڵ نایە کاکە، جوێن و سوکایەتی بۆ من شانازیە ڕاستیە کاکە. لە ڕاستیە من وەکو ئارام محمود شانازی ئەەکەم بەخۆمەوە کارەکانم بۆ دەسەڵات و نۆکەرەکانی لە پارتی وێچێتی و گۆڕان و ئەمانە هێندە جەرگ بڕا ڕۆژانە و شەوانە هەزاران کەسم سەرقال کردووە بەخۆمەوە، پۆسم لەسەرەکەن، جوێنم ئەدەنێ، درۆم بۆ ئەکەن، بەڵام من باسی ئەوان ناکەم. ئەوە بەڵگەی ئەوەیە کە من ئەمانەم بەزاڵە هێناوە بەڕاستی، من ئەمانەم خراپ بەگیر هێناوە، ڕاستیەکانم جەرجی هەموو ئەمانەی هەلا کردووە. ڕاستیەکەی ئەوەیە ئەوە کاردانەوەی نەیارەکانی ئارام محمەدە لەسەر ئەو ڕاستیانەی کە ئەیڵێ ئەوان ناتوانن بێن بەگشت ئارام محمەد بچنەوە جگە لە جوێندان و تووڕەبوون و سوکایەتی و بێڕێزی و ئالەم بابەتانە ئەمە لای ئارام محمەد نایخوا بەڕاستی کاکەشە. ئارام محمەد زۆر لەوە گەورەترە، کۆمەڵی خەڵک پێیان وابێ بە فایل پێچانە و درۆکردن و قسەی قۆڕ جوێن و ئەمانە ئارام محمەد نازانم چی لێ بۆ بەڕاستی ئاساییە کاکە. ئەوە من هەموو ئەمانەم خراپ بەگیر هێناوە، ڕاستیەکانی من وەکوتم جەرجی هەلا کردوون. خۆ منیش ئینسانێکم چاوەڕوانی کاردانەوەکانەکەم بەرامبەر بە ئارام محمەد. باشە لێرەوەیە ڕۆژانە خەڵک پۆستەکانیان بۆ من ئەنێرن کە پۆستەکانم بۆ ئەنێرن ئەمە وای بوو ئەوە واویت پەیچەکەی دەباشان ئەمەی کرد پەیچەکەی عەلی حەمەد ساڵح ئەوەی کرد ئەوەی کرد. بەڕاستی من گەز باڵاکەم، من زۆرم پێخۆشە بەڕاستی، چونکە بۆ لەبەرەوەی من زیندوم بۆیە بووم بە ژمارەیەک کە لەم پەرتا ئەو پەڕی دژایەتی ئارام محمەدەکە جگە لە ئینسانە شەریفەکانی نا ئەو کۆمەلگایی کە هەیە. باشە ئینسان باسی مردوو ناکە، باسی زیندووکردن ئاساییە. من هێندە بوونم هەیە وەکو ئارام محمەد هەزاران کەسم مەشغوڵ کردووە بەخۆمەوە، شەو ڕۆژ پۆسم بۆ نێرن ئارام محمەد ئەمە، ئارام محمەد ئەوە، ئارام محمەد ئەوە، ئارام محمەد ئەوە، بۆ من جێگی خۆشحاڵیە بەڕاستی.
بدبخت أو كسية كخلقنا ينام براسي أمين دين بيجي بيدايك وباوك هندد آرام محمود توقيون هندد آرام محمود ترسن تنانت شهامتي أوانية ناوي خوشان برن باشا شهامتي أوانية ويني خوين بلاو كنوا برن أما إيمين أبوك فلان وفلان جهاتي آرام محمود كين باشا أو دزو قندلو ساختشياني بشتيشيان شهامتي خود رخصتني النية هميشه لبرنامج بنا دوروي أنوان لرويا كأجرام بريزي أمو أوي لوجو كشا جوناتن باشا دجا تيرور كوماندو دزگای زانیاری دباشانیەکان پاڤڵ و قوبات وهاب هەڵەبجەیی شێخ ئەحمەدی نۆکان خولە سەنگاوی شاناسی ژیندەتی بەنداودز لیلۆس و کوڕەکانی نەوشەم سەفا عەلی حەمەساڵا دەیانی تریان هەن پەیجی تایبەتیان هەیە تەنها دژ بە ئارام ئەحمەد هەموو شەو ڕۆژێ پۆست دژی ئارام ئەحمەدەکەن ئێستا ئارام ئەحمەد بە بۆنەی ئێوە ئیتر کوردی هەر چوار پاچە ئەیناسێ بەڕاستی دەستان خۆش بێ هەر ئاوا بەردەوام بن لە پۆستکردن لەسەر ئارام ئەحمەد هەر لە خۆ قسە بکەن زۆر ئاساییە ڕسمێکم گرتووە خۆشەویستان ئەوەی کام سەفرە لە بەریتانیا لەگەڵ کاکیوە ئەحمەدا بووین چوین بۆ بەریتانیا پەیکەرێکە ئافرەتێکە دەستم ملی و ڕسمێکم گرتو و نووسینێکم بڵاو کردووە سەر مەسایلی عشق چون ئەم پەیکەریان لا بردووە ڕسمی ژنێکیان بە چاوە وەکو کوێر فۆتۆشۆپ کاکتە لە بندەسی منەوە پەیکەرەکەیان لا بردووە ئەمە ماتانە جیای ئارام ئەحمەدن کاکە ڕاستە کاکی شیرینم بابا إنسان أكلي إنسان أحمق به بلان بو درجة أحمق به براسي كارثة مانغانا دهانو $100,000 لباري دزي أمولاتا صرف أكن أين بتشورة أين بخلشي دورو ساختشي بس بسوكادقن بخومو بهاوركان في كي حرام زاده كان دائما براسي وجودي يوبوني كاتيكا كسيكي جونم أداتي هرشي بيجو أكاونتي فيشي بدايكو باوشي باتي شدي قرانيا دينا سرخت جونا كان بنو شنوكوية كانوا بلاوية كانوا آشي بأنا محمود كاكي بيكارن براسي كاكا بسن كاركن كاكي جان روجانا بسن بوكو أنا ما حس ساعات كاركن بوي في أم مشتقورا نكون بلاش إنم بوي اشتي جدي واشتي باش برن بو بلا خدمتي أمكم مرقاية باشا يبمرقه طول آرام أحمد كانوا كاكا آرام أحمد بو قور أبي يبوتي ناقل لموز أنا كاكا بقرآن ووجدانم حسكم همو بيان دوسط وصل من كتاب كده كاكي جان حسكم بقرآن والله إيو آواتي من أهين ندي كاكا أها من قدنا إيو نابا بشي لما يوكز قلم بشكولم قد تعطي بيا بشوك من الحلقة يخو معها أو زمان أبرم ناي بياكي بشوك بيتسا زمان بعملي أخويا باشا هيدو وكم من دي أحسن دا قرآن يكا عليه بابا من للوتكتيا بريوم للوتكتيا بريوم شون بوديوا كشي كابرانو بنرها لأخوي الحبية أخو نابي كاكي جا نابي بقرباني بم من لا ناكا ما هو بيش بوباراني كاكا آرام أحمد إيشي خويكا تواو چونکە خەمی من وەکو ئارام ئەحمەد خەمێکی گەورەیە من کاتم نییە بەڕاستی بۆ پیاوی بچووک و بۆ ئەمانە بیکوشم بۆ نۆکەرەکانی دەسەڵاتی پارتیەکی تو ئەلم بابەتانە قسەکانی من دروستە باشە خەڵکانێک لەناو ئەم بەرەی ناڕازیاییە هەیە خەڵکێکی بیمارن خەڵکی نەخوێنەوارن بەڕاستی خەڵکێکی قوڕبەسەرن خەڵکی گوناحن والله بەزەیم پیانێتەوە بە وجدانم کاکە والله بەزەیم پیانێتەوە بەخوا هەستم بۆیان ئەجوڵێ بڕواتان هەبێ کاکە بس این پیانه تو براستی کاکیجان کاتی خوی عزیزم با که نکته ما تامیش یارمو کاتی خوی لو پری کشکانی یکیتو گورانه بو کمن اوقات اللایف کمکت لخوارو منالی خرچان بکوش ایاو شکان لیت حالا گنجکانی گورانو یکیتی و شوانیش سرانی یکیتی گوران بیکو عرقیان خوارده و سیکس یعنی کر سیاسکیان بجانو شیخ جعفر و کو آتی شیخ جناب و کو هرمو آن بابتانه ایان خوارده چەند کەسێک فێر بوو لەگەڵ ڕێزما بۆ برادەرێکیان کە حرمەتم بۆ هەیە پێشمەگەی دێرینەوە ئەوانە ڕەنگە خۆی بزانە کە چی ئەڵێم چەند کەسێک فێر بوون هەر لەگەڵ یەکێتەکان زلەیەکیان لێ ئەدان یەکسەر ئەچوون چیانەکە خۆشەویستان یەک تۆز لەفافیانە هێنا ئەیان پێشە دەستیە لەسەریانەوە ئەوە بە لەفاف باشە ئینجا هاتە سەر شاشەی KNN بەڕێزان من هەڵسوڕاوی گۆڕان بووم چوون بە تویمەری کاشومە خوارەوە کەچی جەماعەتێکێتی هاتن ئاوا کوتامیان تخوا هاچیم لێ هاتەوە بووم بەمەلا سەر و مێزەرم بەستووە بەم لەفاف و مفاف و عالم بابەتانە من زوڵمم لێکراوە بەخوا ئەوانە وایان لێکردم لێیاندام ئەمە بە عەقلی خۆیان عەکسی خەڵکە جوڵێن ڕۆژێکان نەشیوان وتبووی ئەرێ کاکە ئێوە عەیب ناکەن ئەرێ کاکە داناوەشێن ئەمە چییە یەکی دەفافێ پێشن لە سەرتانەوە دێنە سەر شاشەی KNN بابا ئێوەش بڕۆن لێیان بدەن ئێوەش بڕۆن تۆڵەی خۆتان کەنەوە لانی کەم مەهێڵن لێتان بدەنەوە بۆ ئێوەتان کردەوە بە قەشمەر کاکە ژێ ئەمە عەیبە کاکە
توام همو دەم گەیمە هەیە کەچی زلەیەکە لێ درێ خۆیانەکەن بە مردوو ئەگرین سەرکەس بە قوربان و بە ساقی خەڵکە بن وەی لێم دراوە توخوا بەخوا شەقم خواردووە نوتیان شکاندم کاکەژێن ئەو نیان چەقۆ لێ ئەوم هێزم تیان نەماوە جاوەرە ئەمانە بکەونە بەردەستی ئاسایشی سلێمانی و بەردەستی دەستگای پاراستن و زانیاری و یا زیندانی ئاکرێ قڕ بە و سەر ئارام ئەحمەد ئەبێ ئەمانە چۆن بن لەو حاڵەتانەکە بابە پیاوێ کاکەژێن ژنمان هەیە کە پەکەکەیە لە زیندانە هەردوو مەمچیان بڕیوەتەوە کاکە هەردوو مەمشی بڕاوەتەوە لە زیندانەکانی تۆڵەتی تورکیایە ئەم ژنە اعترافی نەکردووە کاکەژیان باشە خەڵکانمان هەیە وەکو کێ لەبیرم نەماوە ئێستا ناچێتە زمانم ئەوانە لە ڕۆژە خۆیان سووتانوە ئاگری نەڕۆژیان کردو بە جەستەی خۆیان کە پەکەکە بوون بابا باشە ژنمان هەیە لە قەندیل و لە نازانم ئەوانەیە بەڵێ ئاساس هەردیژی کەبوو لەوانە مێزەیەکی بچە بەسەر ئەوەی خوالیانە بکری کە دەمان شد تۆش لە چوار بدە خۆ بەشەری لەو باکوری کوردستانە یە شەڕ بەرامبەر بە جەندەرمەی تورکەکە کاکە کچی گریلا ئەیدەوە خەکە خۆی پیاون بە قوربانتان بن ئەیبە وەڵای عەزیزان لەو سەجادەیە ئەم ئارام ئەحمەد دەست و قاچێکی بشکێنن مەگەر ئەوانەی زاڵم بن فیدۆم لێ بگن و بۆ سوکاتی بڵاویکەنەوە وەڵای خۆم قسە ناکەم بەخوا خۆم قسە ناکەم کە پێم عیبە کاکە ئێمە شەقم تێ هەڵدراوە سوکایەتیم پێکراوە بە نمونە قات دەستیان شکانوم خۆشم بێم بڵێم هەبایت خوا بەڕێزانە هاچیان لێکردن دەستمیان شکان بە شەق بەخوا من زۆر گوناحم چۆشتی وای بێ کاکە تۆ سوکاتی بە خۆتەکەی کاکەجیان ئەمە عیبە بابا من ئێوە هانە بڵێم پیاو بن پیاو کاکە مرد بن مرد پیاو بێ بەڕاستی کاکە عیبە هەلەوە بە قورئان عەزیزان 50 جار لەم هۆڵندایە هەوڵیانداوە کە لێم بن و ئازامی پێم ئەیبە باسی کەم کاکە ئەیلەوە ئەی من نییەم ئەم هەموو قسەیەکەم و دەمم ئەوەندە گەرمە و ئای ئەمە دزە و ئای ئەمە وایە ئەوە وایە کاکە دوو کەس پێیا بێ شاشەکەم تێڵا برا خۆ مشتێکی عەجیب نییە ئەمە زۆر ئاساییە بەڕاستی کاکە ئەیلەوە خۆ نایەن گوڵی بۆ بێن دەستم بۆ بێ کاکە ئەرامجان تۆ ئاوا قسەمان پێڵی ئای شاشەکەش تێڵێن کاک ئەیلەوە ئەی کاوە گەرمیانی نەکوشدا دە کەدارە عەزیزانی من ها نەکوشدا کاکە گیان و ژیانی خۆی دانا کاکە مناڵەکەی بەجێش کە نازانم شەرسکی دایکە بووە بزانم کاکە سەردەشت گەنجێکی 21 ساڵە کاکە لە چون کوشتیان کاکە شیدیان کرد سەردەم عوسمان یا ودا حسین کاکیشە ئەی هاوار یا فەرهاد فەرەج کاکە بەڵێ زەکی ئالکا زۆری تر کاکەجان بۆیە یا ئەبێ من هیچ نەکەم یا ئەبێ چاڕوانی هەموو شتێک بم خۆشەویستانی من نابێت لەسەر شەقامێکە کاکە لە لایڤە لە نووسینەکانما قسەیەکەم خۆ ناتوانێت چاڕوانی ئەوکەم کە گوڵم بۆ هەڵەنە بڵێ ئارام ئەحمەد گوڵە بۆ تۆ بنەماڵی بەزانی ئەڵێ خاین نابێ چوار ڕەشە وڵاخ لێ ڕاستی بێت تۆ شەقی تێڵێن زۆر ئاساییە کاکە ئەیلەوە ئەکرێ گوێنم بنێ ئەکرێ لێم بدەن سەر و پۆتەڵاکم بشکێنن کەلەم لێ بدەن حتا ئەکرێ ترۆرم کەن سوکایەتیم پێکەن باشە بابا لە مێژووی ئێمەیە پارتی وێشێتی دەیان و سەدان کەسیان کوشتووە و ترۆر کردووە کاکەجیان لەسەر چی لەسەر جیاوازی لەسەر ناڕەزایەتی لەسەر دژایەتیکردن و ئەم بابەتانە ئەم شتە زۆر ئاساییە لەبەرەوە من بەوانە هین نابم عەزیزان ئەوە کاتی خۆی لە مێژووی ئێمەیە هەیە هەمووتان گۆرانی شاعیر ئەناسن گۆران بۆ هەموو دنیا جوانی گۆرانی شاعیرەوە لە سلێمانیە سەرسەریەک لە جادەیەکە تفەکاتە ناوچەوەی مامۆستا گۆران ئەو تفە لە مێژووە ماوەتەوە بەڕاستی بۆیە زۆر ئاساییە تفیش لە ئارام ئەحمەد بکەن باشە زۆر ئاساییە جوێنیشم بدەنێ زۆر ئاساییە سوکاتیم پێ بکەن چونکە بۆ ئێمە لە ناو سڕا و کێشمێکتەن کاکە ئایلەوە عەزیزانی من هەر لە کوردستانەکەی خۆمانە خۆشەویستان دایک بە گۆرەوی چنین بە نازانم بە بەرماڵ چنین بە بەدبەختی کوڕی پەروەردە ئەکرد ئەبوو بە 18 ساڵ ئەچوو بۆ ئەبوو پێشمەگەر شرکە ئەکوژرا کاکە لە پێنجەنە عەلی حەمەکەپووی ئێمە کە قیادەی موقەتە کوشت شەهیدی کرد کاکە لە مناڵێ بوو چوە دەرەوە بوو بۆ پێشمەرگە کاکە دلاوەری حاجی عوسمان مناڵێ بوو چوو بۆ پێشمەرگایەتی ئەی هاوار کاکەیشە کاکە مستەفای سەعازۆرا بوو حەمەمێنی خەجە دەیان شەهیدی ترکە لەو ناوچەیە ئێمە داومانە هەموو ژیان و ژیانی خۆیان بۆ پەڕی قارەمانیەوە دانا کاکە ئینسان نابێ ئەوە جەبان بێ ڕاستی کاکە نابێ بترسێ من لێرەوە داوا لە هەموو ئۆپۆزیسیۆنەکانەکەم ئەوانەی کە بەڕاستی شەهامەتیان هەیە ئەگەر پیاوی پارتیەکان پیاویشی دەکەن دێن بۆتان ئێوەش لیان دەن بەڕاستی ڕامەکە لە بەریا مەڵەوەی توخوا چڵمەکە مەسڕە مەڵەوەی تخوا لێیاندام و کوشتمیان و ئەرم بابەتانە ئەسڵ ئەگەر لێیان نای بیشارەرەوە کاکە وەکو پیاو بیشارەرەوە کاکە پیاو نابێ بە زەعیفی دەرکەوێت
تێگەی کاکە ئەسڵەن پیاوێ ئەگەر پیاو بێ بەڕاستی ئەبێ گریانی خۆی بشارێتەوە ئەبێ فرمێسکی خۆی بشارێتەوە بەڕاستی بۆ ئەوەی نەیارەکانی پێخۆش نەبێ و بۆ ئەوەی ئازیزەکانیشی پێی دڵتەنگ نەبن ئێوە بۆ لە ئارام محمود تێناگرن کاک من لایڤەکەی پێشاوتم ئەزانم جۆرم پێدەن باشە ئەچکە زانم کاکە ئەو جوێنانەی ئێستا بە من ئەدرێ 20 ساڵ بن لە ئێستا پارتێکێتی پێیان داوم تەوا من و کۆڵە سیوام هاتوتەوە کاکە خۆ من گوێ بە گوێنوشت نادەم بە قوربەتان بڵێ ئارام محمود خوێڕی ئێستاک بابە دایکی وایە خوشکی وایە ئەمە وایە ئەوە وایە وەڵی مێژنیوانم نییە بەڕاستی مێژنیوانم نییە کاکە چکە بۆ لەبەرەی من لە مەیداندام بەڕاستی من چاوەڕانی هەموو شتێک لە کورد دەکەم نەتەوەکەی خۆمە ئەیناسم بەڕاستی چاوەڕانی کوشتنتان لێ یەکەم جوێنتان سوکایەتی بێحورمەتی مەلەف پێچانەوە چاوەڕوانی هەموو شتێکتان لێ یەکەم ماڵتان ئاوا بێ باشە کەواتە پێویست ناکە هەزلەیەکیان لێدان دەستکەنە لوشکە لوشک و چڵم سڕین و چڵم تەکەدان شۆڕە بێتەوە تاوەکو ئێرە لیانام بخوا ویستم ئەوە بکەم بەڵام لیانم ئەی تابن تۆ دەوێت شتێ بکەی لێ دێن وایە کاک سێ قۆڵ زەلامێتە سەر ئەو جادەیە ئەڵێ ئارام محمود دایکەوە ئەیەم بەشق هەر وایە کاک ئەیتێ بڵێ چی ئەدەڵێ وەرە خوا کاکە پیاما کێشە شتیوان نیە بە قوربانتان شتیوان نییە کاکێکە بۆیە عەزیزانی من لێرەوە بە هەموو ئەو ژن و پیاوە بە هەموو ئەو کچووکڕە جوامێرانە ئەڵێم کە ئینسانە پاکەکانی کۆمەلگای ئێمەن کە خەمی گشتیانەیە لەسەر شانە کە دژی پاتی وێشێتین بەڕاستی کە دژی ئەو دەتا دەستەمکارن هیچ کاتی ئێوە بێهیوان ببن دەسەڵاتی پیاوەکان هەندێک کە لە ناوتانە هەن ئەوانش ئیشەکەن پاتی وێشێتی دەسەڵاتی خۆیان هەیە پیاویان هەیە پارەیان هەیە ئەیهێن ئەکەن بە ڕەفیقی ئارام محمود بە نمونە تۆ دەرمانی بۆ تێکا بۆی بیکوژێ کاکەجان ئەوێ پڵفڵانشت ئەمە بکە هەموو ئەو هەیە بەڕاستیە بۆیە ئەبێ ئێمە ڕێگر بین لەمانە و بەڕاستی بێ ئەمانە بدۆزینەوە لەناو بەرەی ناڕەزایەتیەکانە بۆیە بەرەی ئێمە بەرەی ناڕەزایەتیەکان سەرڕێژە لە ئینسانە هەرە شەرافەتمەند و هەرە شەریفەکان و هەرە خاوەن ئابڕۆکانی کۆمەلگای باشوور کە 32 ساڵە خۆیان نەفرۆشتووە بە پارتی وێشێتی ئەمە زۆر گرنگە بەڕاستی تۆ لە ماوەی 30 ساڵە دەیان هەنێ بۆ هەڵکەوت بێ خۆ نەفرۆش بێ بە پارتی وێشێتی تۆ ئینسانێکی شەریفی بەڕاستی کاکە تۆ خاوەنی کەسایەتی بەرزی تۆ خاوەنی ئەدەب و ڕێزی بەڕاستی باشە هیتلەر قسەیەکی جوانی هەیە ئەڵێ ئەگەر دەمانچەکە دەفیشێکی تیابوو نۆی بنێ بە خائینی ناوخۆوە با یەک دانەی بۆ دوژمنەکەت بێ ئێمە بەڕاستی ئەبێ وابین ئەبێ خائینی ناوخۆ بکەینە دەرەوە بەڕاستی لە بەرەکەی خۆمانە بەڕاستی بیان کەین دەرەوە نابێ ئەوانە بمێنن کاکە من لە لایڤەکەی پێشوا وتم وەرن با کۆبینەوە وەرن باشێکی جوان دروستکەین دژی ئەم دەسەڵات وەرن با لەژێر چەترێکە لەژێر پلاتفۆرمێکە کۆبینەوە دژی ئەم دەسەڵات وتم دابەشی و کوتلەکاری مەبن ئەم کارە خراپە هەمومان بەیەکەوە جوانین ئەم پارچە بوونە خواسی دەسەڵاتە خواسی دوژمنەکانی ئێمەیە هەتا ئێمە یەکگرتوو نەبین هیچمان پێ ناکرێ ئایا ئەم قسانە کوێی خراپە ئەم قسانە بۆچی خراپە بەڕاستی تەنها لە ڕوانگەی دەسەڵات و پیاوەکانی دەسەڵاتەوە خراپە شێشەکەی منیش ئەوەیە کەسانێکی ناڕازی هەمان ئەقڵیەتی پارتی وێشێتی هەمان زمان هەمان فەرهەنگ هەمان کەلتور هەمان ئەویان هەیە جیاوازیانی لەگەڵ پارتیە ئەمەی کێشەکەی من عەزیزانی ئارام محمود مەرج نییە هەر کەسێ بە بنەماڵەی بازانی و تاڵەبانیە هاتە خوارەوە ئیتر ئەمە پێتان وابێت کە ئەمە ناڕازیە و ئەمە ئۆپۆزیسیۆن و ئەمە زۆر مهم و ئالم بابەتانە من وەکو ئارام محمود هەمیشە مستهدفم لەبەر ئەوەیشە کە هەمیشە گومان لە هەر هەموو شتێک دەکەم بەڕاستی مافی خۆشمە گومان لە هەموو شتێک بکەم چونکە خۆتان ئەزانن ڕۆژگاری ئێمە زۆر خراپە ئینسانەکانی ئێمە زۆر خراپ بووە سەردەمەکە زۆر ئاڵگۆڕی بەسەر هاتووە ئەو قۆناغە تێپەڕیوە کە ئینسان پیا و مویەکی سمێڵی لە گرەوادا بنێ ئێستا ئاوا نییە بەڕاستی تێگەی کاکە ئێستا پیاوە زانم کورە بەلەقەیکەنە دەرەوە کاکیچان ئەمەیە بەهاتە نابێت ئێمە باوەڕ بەوە بکەین هەر کەسێ هاتی و چوار جوێنی بە پارتیەکێتیە پێمان نابێت هەموو شتێ تەواوە ئاوا نییە چونکە بۆ عەزیزان تکاتان لە یەکەم باش گوێ لەمە بگرن ئەوەی جوێن بدات ئەوە تەربیەتێتی واتە ئەوە تەبعیەتی باش نییە بەیانیش جوێنەکە بە من تۆش ئەدا ئەگەر کەسێکی درۆزن بێ بۆ دەسەڵاتی کوردی بۆ پارتی وێشێتی سبینێ بۆ من و تۆش کەسێکی درۆزن نەبێت هەمووتان باش ئارام حەڵ بناسن ئەگەر بە نمونە وێنەی ڕووتی پارتیەکان و وێشێتیەکانی بڵاو کردەوە سبینێ هینی تۆش بڵاوەکاتەوە بڵاوەکاتەوە
ئەگەر جوێنی ئەخلاقی بە ژن بە دایک بە خوشکی دەسەڵاتدارانی یەکێتی و پارتیدا کە دوژمنی ئێمەن و نەیاری ئێمن ئەوە هی من و تۆش سبێنێ بۆ ئێمەشی ئەکا و بە ئێم کەسوکارەکەی ئێمەشی ئەدا. ئەگەر دەنگی سێکسی ژن و پیاەکی سەر بە دەسەڵاتی بڵاو کردەوە بڵێ ئەم دەسەڵاتە بێ ئەخلاقن و دەڵاکیان تەجیلەکەم و بڵاویەکەمەوە سێکسیان کردو ئەلەم بابەتانە ئەوە سبێنێ هی من و تۆش ئەیکات هی من و تۆش ئەکا ئەگەر هەمان بێ چونکە بۆ ئەنجا ئەبێ ئارام محمەد دوژمنە نەیارێتەوە یعنی ئەمە کەلتورە ئەسڵ ڕەحمت پێ ناکات حقیقەتە چونکە بۆ ئەمە کەلتوریەتی ئەمە عەقڵیەتی ئەم عەقڵیەتە بە هیچ جۆرەی بەڕاستی ناگۆڕێ باش نییە. اینجا لە دوجاری قسەکانمە گوێ بگرن با یەک شتی خۆشتان پێ بۆ بژارمەوە عەزیزان. ئەو هێلکەیە کە 6 مەتر ئەو لای یاسینەوە کەوتە خوارەوە بۆ بنەماڵی بازانی زۆر باش بوو عەزیزان، یعنی گەورەترین خزمەت بوو بە بنەماڵی بازانی و بنەماڵی بازانی بەتەواتی خۆشحاڵ بوون بۆ هێلکەی کە کێشرا بۆ کابرایە با بڵێن ئەو نایشیە ئەوی گۆڕان. ئەزان بۆ عەزیزان شێتان دەرکی بەوە کردووە ئێوە بڕۆن سێری تەلەڤیزیۆنی ڕوودا بکەن چۆن بە تەواوی فۆکسی خسۆتە سەر و دایمە باسی ئەو مۆزوعاکە کاتی بۆ تەرخانەکە مقابلی ئەموو ئەوەکە ئەڵێ ئەوە چی بوو لە دەندان ڕوویە ئەوە ئەوەی کرد بۆچی ئەو شتانەکە پێتانوایە تیڤەکەی ڕوودا بۆ ئەوەی کە بڵێ هێلکە خستنەکە تەنها بۆ مەسوول بازانی نەبووە تەنها دژی ئەوە نەبووە هی کاک مەسوول بازانی بێ ئەوە تا بۆ کاک یاسینیش هەروایە کە گۆڕانەوەی چشی بەدەست نییە باشە ئەمانە بۆ هەر هەموو کەسێک بووان ئەوەیشی دەرهەق بە کاک مەسوول کراوە دەرهەق بە کاک یاسینیش کراوە کو یەک بووان کاکی گیان کەواتە چی بوو بنەماڵەی بازانی ئەمیان بە پارە کڕی بۆیە ڕوودا و شەو ڕۆژ سێ ڕۆژە هەر خەریکە هەر باسێکە باشە بەس تەنها بۆی بیسەلمێنێت و بڵێ ئەم مەسەلەی هێلکە هاویشتنە تەنها بۆ کاک مەسوول نییە کاکەوتە بۆ فڵان و بۆ فڵان و بۆ فڵان و بۆ کەسێکە کاکی گیان یعنی چی بوو مۆزوعەکەیان ڕسوا کرد مۆزوعەکەیان پوش کردەوە کەوتنە خزمەتی پارتی و بنەماڵەی بازانی مەسوول بازانی باشی قازانجی لێ کرد باش نییە ئەوە تا ئەڵێ خۆ یاسین هیچی نەکردەوەیان لێ کردو کاک مەسوولیش فەقیر و پیاوێکی باشە وات دوێلگیان تێکردوتەوە ئەلەم بابەتە باشە کە پارتی عاقڵە پارتی ئەزانێت چۆن سیاسەتەکە بەڕاستی خۆیان باش ئەزانن کە چۆن هەنگاوەکانی خۆیان ئەنێن بەڵام من بڵێم چی کەس لە ئارام محمەد تێ ناگا کاکە نانەوێت تێ بکەن لە ئارام محمەد کە ئەڵێ چی باش نییە تۆ هاتووی گەورەترین خزمەتت بە پاراستن و بە پارتی کردووە بەبێ ئەوەی بە خۆت بزانی کاکە چونکە بۆ لەبەرەوەی تێکەڵە کشتەکان شێشی گەورە کرا دژی مەسوول بازانی خۆم دەستخۆشیم کرد باش نییە لەوەی لەبەرام مەسوول بازانی کرا تۆی ئەم شتە وا بچووکەکەیتەوە ئەیهێنی بۆ یاسین هێنی مۆزوعەکەتەوە مردان کردەوە بەڕاستی کاکە مردارێک کردەوە کۆتایی پێهێناوتەوە ئەسڵاو کرد مەسوول بازانی قازانجی کرد لە مۆزوعە ئەڵێ هەموو بۆ بەرامبەر بە هەموو کەسێک گوان خۆر بۆ من نییە کاکە مەسەلەکە خۆ هەر مەسوول بازانی وەکو مەسوولدانی دز و گەندەڵ و ئەوە نیم ئەوە تا بۆ هەموو کەسێ هەروایە کاکەجێ بەداخەوە کە کۆمەڵێک گەمژەی سیاسی نانێ لە مۆزوعانە تێبگەن نانێ بەڕاستی بۆیە ئەوەی کە ئارام محمەد بناسێ لە بادینانی سەربەرزەوە هەتا بەرزاییەکانی هەورامان هەتا پێنجوێنی گوڵ باشە من ساڵانێکە شەڕی ئەم مافیانەی دەسەڵاتەکە یەک هەولێری زلەیەکی بەرکەوت بێ دەسەڵاتم ڕسوا کردووە بەڕاستی و هەمیشە لە سەنگەری خەڵکا بووم و هەرواش ئەمێنمەوە باشە و ئەوانەیشی هەولێر چێتی یان سلێمانی چێتی ئەکەن پیاوی دەسەڵاتن باشە خەونی پارتی وێشێتی بەدی ئەهێنن ساڵانێکە پارتی وێشێتی ئەیانەوێ قڵش بخەنە بینی خەڵکی بە شەرەفی هەولێر و بادینان و سلێمانی بەڵام ئێمە ڕسوامان کردوون و ئێمە ڕێگەمان نەداوە بەڕاستی باشە بۆیە خەڵکی سەربەرزی بادینان و هەولێر دوای کۆمەڵی ڕەشەڕوت و جاهل ناکەون لە حقیقەتە ئەوان باش ئێمە ئەناسن باشە زیاتر لە 80 ساڵی ڕەبەقا بە دەرەجەی یەکەم بنەماڵی بازانی دوایش یەکێتی زۆر سەرە مێکوتەی تر لەم زەرکاوە مەلەیان کردووە و هەر هەمویان تێکشکێنراون بەڕاستی عەتفی سلێمانیەکان یانی هەولێرە بەڕێزەکان یاهی بادینانەکان بە مناڵە وردکە ڕاناکێشێ بەڕاستی باشە ئەوە ئێمە بووین خەونی بنەماڵی بازانیمان تێکشکان کە ئەیویست تەفرەقە بخاتە بینی بادینانی و سۆرانیەوە ئێمە بووین تێماشکان بەڕاستی ئارام محمەدەکان بوون تێکیانشکان بەڕاستی باش نییە ئەوە ئێمە بووین لەواقع چونکە من کە لە پاڵتاکە بووم 15 سال بەر لە ئێسا نیوەی ئەدمینەکان خەڵکی زاخۆ بادینان بوو تێگەیت ئاوا باوەشمان کردبوو بە یەکە
باشا من خەرکی پێنجۆرم ڕاستە ڕۆم عەزیزانی من و ساڵانێکی لە سێمانە ژیاوم لە هەموو ئەم ساڵانەی تەمەنی دشی یەکێکی و پارتی خۆمە زۆرترین جوێن زۆرترین سوکایەتی کە پێم کرابێ خەڵکی دەدێگەڵە بەمداوە بووە یعنی بەرەو سلێمانی باش نییە والله عزیزان لە هەموو تەمەنی ئارام ئەحمەدا کە خۆم بیستومەتەوە یەک بادینانی جوێنی یاومەتێ بە ڤیدۆ ئەویش ڕەنگە 20 جارم لێ بێ ئەو نەخۆش جوێنەکانیە دەکرد ئاوارتی پێ ئاهابارەشی خۆ جوێنی بە ئارام ئەحمەدە ئەو لە ئەم زەلامە جوێنی بە منداوە لەو هەموو بادینانەیە خۆشەویستانی من باش نییە کەواتە ئێمە ئەو عەقڵە تێگەشکێنین بێت و جیاوازی بخاتە بینی شارەکان و دەنگە ناڕازیەکان پاچە پاچە و کەرت و ئەم بابەتانەکە هەمووشتان بیتانە کە گۆڕان دامەزرا تەنها لە شاری هەولێرە 126,000 دەنگی هێنا عەزیزانی من باش نییە پێشێکێتی کەوتەوە لە هەولێرە تەنها باسی بادینان ناکەم لە بلەو بارزان و لە شارەوانی بلەو بارزانە گۆڕان 750 دەنگی هێنا بوو وەکو ئێستا بیرمە عەزیزانی من باشە وەکو ئێستا لە بیرمە لە بلەو بارزانە لەو شاخ و داخەیە گۆڕان 750 دەنگی هێنا بوو کاکیچە کەواتە خەونی چۆلەکە نایەتە دی باشە هەولێر و بادینان و باکوور و باشوور و ڕۆژهەڵات و هەموو ئەوانە بەس بەبەسی ئەم نیشتیمانە زامدارە ژیانی ئێمەیە باشە ئەوەی بە یەک وشەیش دژی ئەم دەسەڵاتی باشوور قسە بکە من بە برای خۆمی ئەزانم باش نییە و بە دۆستی خۆمی ئەزانم ئەمە ڕاستینەی ئارام ئەحمەدە بەڕاستی خۆشەویستانی من ئەمە حەقەتەکەیە لەبەرەوە کەس حسابی هەڵە نەکات ئەزانم زۆربەتان چاوەڕوانی چین لە ئارام ئەحمەد بەڵام من قاچی خۆم ناخەمە ناو ئەو یاریانەوە ڕاستی ئارام ئەحمەد زۆر لەوە گەورەترە دابەزمە کۆمەڵی ئاست و فڵان و فیسار و ئەم بابەتانە ئەوەی ئیشی ئارام ئەحمەد نییە کاکە شەڕی من لەگەڵ بنەماڵی بازانیە من بەرامبەر بەسڵ بازانیە ڕاوەسم بەرامبەر بە بجلا تاڵەبانی و ئەوانە ڕاوەسم بەرامبەر بە نوێژان سەفار ڕاوەسم بەرامبەر بەمانە ڕاوەسم من بەرامبەر خەڵکانی تر ڕاناوەسم ڕاستی کاکە من هیچ کاتێ خۆم بچووک ناکەمەوە بۆ کۆمەڵە ماوەسم شێ جوێنم پێیاتی گەردنی ئازابێ شێ لای بندشەکە گەردنی ئازابێ کێ بە دایک و خوشک ماڵی گەردنی ئازابێ شێ بێ حرمەتیم پێکا گەردنی ئازابێ ئەمە هیچ بۆکی ئارام ئەحمەد کێشە نییە ڕاستی ئارام ئەحمەد بەوانە لیان وابێ ئارام ئەحمەد بەحرە دەریایە بەڕاستی باش بە دەریای ئیجانێ چکە ڕقم لەئینە بەڕاستی من دشی مرۆڤایەتیم بەڵام بەڕاستی تورکم خۆش ناوێت دەست نیشتمان نازانم چی بکەم چونکە ئەوان زۆر ڕقیان لە کوردە بۆیە بەڕاستی تا کۆ تورکیش ئینسانی شەریفی تەیە بەڵام بەڕاستی من زۆر خۆشم ناوە ئەرە وەڵا من ئیتر کاتە ناگرم ئەوە مەلەفی شێخ ئەحمەدی نۆکان کەوتوێتی خاوەنی 900 ملیۆن دۆلارم وە زۆر شتی تریشی وتووە لەگەڵ چێت خوا بابسمە سەر ئەو بەحسەی تریش ئەو هێمن نووری کە لە 2023 تەنسیبەکەی بەنایاسایی بووە ماوەی ساڵێک بۆ دوای تەواو بووە ئەبێ ئەمەشان لایڤەکە بۆ باسکەم خۆشەویستان ئەمەی ئەم مەرزە و ئەمەی شێخ ئەحمەدی نۆکان و کورەکاکە ئەڵێن زەلامێ لە ماڵی دەروێش شێخ نەهرۆ پیا بووە ئەڵێن ئەمەنەی پارە جوێ دەروێشە داماوانە ئەڵێ هەر دەروێش لە ئێرانەوێت پارەیە هێنێ بۆ شێخ نەهرۆ ئەمە نیوێت زیێ کورەکە عەزیزانە کۆمەڵگای ئێمە بۆی لێتەوە بەڕێزان خوا هەر تۆ دەبیشین بە سوعبەت دەڕاستیە بۆشی ئەو کۆمەڵگای ئێمە وای لێ هاتوو خۆشەویستانی من کاکە دیندارە دزیەکات بێدینە دزیەکات کۆمۆنیستە دزیەکات نەتەوە چێتیەکە و دزیەکە باشە کۆمەڵگای بۆی لێتەوە خۆشەویستانی من وەڵای بەلامە زۆر سێرە بەڕاستی ئاخە چۆنێکی کاکە گیان تۆ لە یەک کاتە ئاوا خواپەرستیەکەیت و نازانم ئەو چای بۆ و خوێنی دوعای بەخێرەکەی دزیژەکەی وەڵاوە ناکرێت کاکەشێن بەڕاستی ناکرێت عیب من هەتا جارێکی تر دێمەوە خزمەتی ئێوە بۆ لایڤێکی تر لەسەر کۆمەڵێک گەندەڵی کە ئێستا بۆم باسکردن بەخواتان ئەسپێرم ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە هیوادارم کە زۆر باش بن عەزیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد خواتان لەگەڵ